باس لەوە دەکرێت کە لە مانگەکانی کۆتایی ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت با بزانین ئایا ئەم ساڵ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت یاخود نا چونکە بڕیار وایە ئەم ساڵە بێ هەڵبژاردن بکرێت ئایا حزب لایەنە سیاسەکان تا چەند هەماهەنگ و هاوکارن بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت ئاسەنگەکانی بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردن چین لەسەرم بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز شێروان زرار گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە ئەستۆدیۆ لەگەڵ من دەبێت کاک شێروان بەخێر بێ سپاس هەڵبژاردن دەکرێت ئەم ساڵ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ دەرفەتی بەڕێستان و ڕێز و خۆشەویستیمان بۆ بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا پرسیارێکی سادەیە بەڵام قورسە وەڵامدانەوەی بۆچی ئەویش لەبەرەوەی کە ڕاستی تەنها هەڵبژاردن کۆمەڵێ پێویستی هەیە خۆتان دەزانن لە هەرێمی کوردستان نەک لە کاتی خۆی دانەکرا بگرە تاخیر بۆ بەڕاستی پێی ئەو مەرسومەی سەرۆکاتی هەرێمی کوردستان دەبووە لە ساڵی پار لە مانگیدا ئەنجام بدرێ بەداخۆ بۆی ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکان و نەسازانیان لەسەر کۆمەڵی پرس ئەو بووکە پرۆسی هەڵبژاردن دواکەوت ئێستا ژەوەی کە لە بەردەستدا ئومێد دەکەین ئێمە لایەنەکان بەتایبەت ئەوەی لە دوای ئەوەی کە لەلایەن بەڕێزان لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەپێی ئەو بڕیارانی کە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دراوە بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان یەک لە خاڵەکان ئەوەیە کە پێویستە لەم ساڵدا لە 2023 هەڵبژاردن ئەنجام بدرێت تا کۆتایی ئەم ساڵ و هەموو ئامادەکاریەک بکرێت و ئەو ڕێگریانەی کە لە بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەردان پێویستە ئەو ڕێگریەکان لە خاڵەکانە بەڵام ئایا بەفعلی دەکرێت بەڕاستیەوە پێویستە بە لایەنە سیاسیەکان بۆی کە ئێمە زۆر ڕاشکاو بین پرسی هەڵبژاردن تەنها پێویست نییە بە ئێمە و کۆمیسیۆن هەڵبژاردن ئێمە لایەنی جێبەجێکارین ئەوەی کە پرۆسەکە یەکلایی دەکاتەوە سازان و ڕێککەوتنی لایەنە سیاسیەکانە بەتایبەت لە ئەوەی کە لایەنە سەرکیەکانە و پاشان پەرلەمانی کوردستانە و من 5 خاڵی سەرەکی حەزەکەم ئاماژەی پێ بکەم بۆ هەموو هەڵبژاردنێکی سەرکەوتوو بەڕاستی بەتایبەت کە باسی هەرێمی کوردستان بکەین خاڵی یەکەم پێویستە لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان مەرسومی هەرێمی دەرکا بۆ هەڵبژاردن و کاتەکەی بەڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆن دیاری بکات خاڵی دووەم پێویستە ئەنجومەنی کۆمیساران خۆمان کە ئەندامانی ئەنجومەنی بەڕێزی کۆمیساران کە ماوەی یاساییان تەواو بووە و تا ئێستا 4 جار نووسراومان کرد بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەڕاستی وەڵاممان وەرنەگرتووە پێویستە ئەو بابەت یەکلایی بکرێتەوە ئەنجومەنی کۆمیساران کارا بکرێتەوە یاخود ئەنجومەنێکی تازەی کۆمیساران هەڵبژێردێ ئەگەر ممکن بێ خاڵی سێمەوەی کە گرفتە مەسلەی هەموار یاسی هەڵبژاردن خۆتان ئاگادارن کە یەک لە گرفتەکان کە نەتواندرا بکرێ بیانووی هەموار یاسی هەڵبژاردن بوو بەڕاستی بیانوو بوو یان نیان دەویست هەڵبژاردن بکرێت ئێترەوە بەڕاستی دەبێت ئەو پرسیار ئاڕاستی لایەنە سیاسیەکان بکرێ خۆیان چۆن وەڵامی دەدەنەوە بەڵام هەمویان دەڵێن ئێمە ئامادەین هەڵبژاردن بەڵام لە واقعی شاوانی بەڵێ خاڵێکی تر مەسلەی بەڵێ خاڵێکی تر مەسلەی بەڕاستی کاتە لە بەردەستی ئێمەدا کە پێویستە کات بەپی پەیڕۆی خۆمان 6 مانگمان لە بەردەست دابێ بۆ نمونە ئەگەر ئەم ساڵ بکرێ ئەبێکەی ئێوە ئاگادار بکرێنەوە کە هەڵبژاردن ئەکرێت لە فلانەوە ئێمە خۆی لەبەرێکی بەروارەکە دیاری نێکا کۆڤان ینی بەروارەکە ئێمە ینی چەندتان پێویستە هەڵبژاردن پێشەوەی کە ڕۆژی هەڵبژاردن ئەنجام بدرێت 6 مانگمان پێویستە واتە هەتا مانگی 6 ئەبێ ئێوە ئاگادار ئێمە دەبێت بە فەرمی مەرسومی هەرێمی دەرچوو بێ و دەبێت ئەنجومەنی کۆمیساران کارا بکرێتەوە خاڵی سێم دەبێت هەموار یاسی هەڵبژاردن ئایا هەموار دەکرێت یاخودیانە لایەنەکان ڕێک دەکەون لەسەر پرسی هەموار یاسی هەڵبژاردن بەپێی یاسای هەڵبژاردننی کۆن دەکرێت یاخود یاسایەکی هەڵبژاردننی هاوچەرک دەکرێت مەسلەی کات لە بەردەستی ئێمەدا مەسلەی بودجە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوانە ئەو 5 خاڵانە بەڕای ئێمە خاڵی جەوهرین باش کەواتە کە ئەگەر بکەوێتە دوای مانجی شەشەوە کۆمیسیۆن ناتوانێت ئێمە پێمان گوتون و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سەرۆکاتی هەرێم بەڕێزان لە سەرۆکایەتی حکوومەت هەموو ئەو بەڕێزان ئاگدارن پێمان گوتون ئەگە بتانی هەڵبژاردن بکرێ بەڕاستی پێویستە زووتر پەلە بکرێ و بابەتەن یەکلایی کەنەوە چکە ئێمە 6 مانگان پێویستە ئەو 6 مانگە هەموو بابەتان دەبێت یەکلایی کرابنەوە پاش ئێمە 6 مانگمان لە بەردەست دابێ ئەگەر ناتوانین هەڵبژاردن بکەین ئەکید نوێنەری حزب لایەنە سیاسیەکان لە نێو کۆمیسیۆن هەیە ئەکید ئەوانیش ڕای حزبەکانیان لایە ئەوەی کە ئێوە گفتوگویان لەگەڵەکەن ینی بەرچاوڕوونیەک هەیە کە ئەم ساڵ هەڵبژاردن بەڕاستی بکرێت یان نا ئێمە کاکۆڤان لە دوای نووسراوماندا پێش سەری ساڵ بەڕاستی جارێکی وەکو بە نووسراوی فەرمیناڵم ئەوە کە ئەو نیەتی لە نوێنەری ئەوانە خوێندنەوە نیەتیان هەیە هەڵبژاردن بکرێت ئێمە وەکو خۆمان لە ڕووی قانونی من باسی کۆمیسیۆن دەکەم وەکو دامەزراوی خۆمان ئێمە مولزەمین لە ڕووی یاسایی و کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەگەر ئەو مەرجانەی کە هەیەی مەسەرەن کاتی لە بەردەستدابێ یاسایەکە لە بەردەستدابێ بودجەی پێویست لە بەردەستدابێ مەرسومی هەرێمی هەبێ ئێمە مولزەمی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدەین بەڵام
چه حزبێک لەگەڵ هەڵبژاردندا کێ قازانجی کێزەری بەڕاستی ئۆپین بێمەوەنی ئێمە لانی جێبەجەکارین دەبێت ئەوانە یەکلای بکرێتەوە ئیتر بەڕاستی کاتە باشە ئاستەنگەکانی بەردەم بەڕێوەنەچوونی هەڵبژاردن چییە ینی هۆکارەکان چەند بۆیە هەڵبژاردن ناکەن بەڕاستی کۆمەڵی ئاسەنکەیە خاڵی یەکەم ڕێگنەکەوتن لایەنە سیاسیەکانە وەکو باسم کرد خۆتان ئاگادارن لە ساڵی پاردا بە جوودی بەڕێسەرۆکی هەرێمی کوردستان و چەندین کۆبنەوە کرا لە سەرۆکاتی هەرێمی کوردستان نێردەی نەتەوەی کوردەکان خۆی ئامادە بوو و فشاری زۆریشی کرد لە حیزبە سیاسیەکان بەداخۆ لایەنە سیاسیەکان ڕێگنەکەوتن کەواتە خاڵی یەکەم ڕێگنەکەوتن لایەنە سیاسیەکانە لەسەر کۆمەڵی پرس ئەوانیش مەسلەی یاسا هەڵبژاردن و کارەکردنەوەی کۆمسیۆن ئەو دوو بابەتی سەرەکین بەڕاستی لە یاسی هەڵبژاردن خۆتان ئاگادارن کە بەڕاستی کۆمەڵە ئەو یاسا ئێمە لەگەڵ هەموو گۆڕانکارێکدان چکە ئەو یاسا بەڕاستی لە ساڵی 92 حەوت هەموار کراوە دەکرێت هەموار بکرێ بەڵام بە شێوەیە کە لە قۆناغی ئێستا لەگەڵ ئاسی پێشکەوتنی ئێستای کۆمەلگا بگونجێ ینی یاسایەک بێت کە تاڕادەیەک مەسەن مەقبولە لایەن حیزب سیاسیەکان بەڕای مە ینی ئەگە بشکرێ گرفتی گەورە بۆ کۆمسیۆن کاتە لەو 6 مانگەیە بێ هەم یاسایەکە هەموار بکرێتەوە هەمیش ئەنجومەنی کۆمساران بەڵێ بکرێتەوە دەسەڵاتی کاملی هەبێ ئەگینا بێ دەسەڵات و ناتوانێت سەرپرستی هەڵبژاردن بکەی و شەرعیەت بۆ بابەتە باشە بۆچی کۆمسیۆن کاران ناکرێتەوە ئەنجومەنی کۆمسیاران ئەنجومەنی کۆمساران من ڕاستی تا ئەسە 4000 نووسراومان کردووە ئاخر نووسراو پێشتری ساڵ بوو لە کۆتایی 2022 نووسراومان کردووە دامان لە بەرزان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە بەڕاستی ئەگەر جلسەی نائاسایش بێ مەسەلەی کاراکردنەوەی ئەنجومەنی کۆمساران یەکلای کردنەوە چونکە ئێمە ئەگە مانوی هەڵبژاردنێکی تەندروست لە هەرێمی کوردستان بێ بەڕاستی دەبێ ئەنجومەنی کۆمسارانمان هەبێ بە کامل دەسەڵاتەوە بەبێ کەمە دەسەڵاتمان هەبێ بەڕاستی ناتوانین هەڵبژاردنێکی دروست بکەین و کاتیش بەڕاستی دەبێت لە بەردەستماندا بێ چونکە خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردوودا بەڕاستی سەکراوە لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق مەسەلەی هەماهەنگی زیاتر دروست بکرێ و تۆماری سود لە تۆماری بایۆمەتری عێراق وەربگرێ ئەوانە هەموو بابەتن کاتی پێواتە لێرەش هەر حزب لایەنە سیاسەکان ئاستەنگە لە بەردەم کاراکردنەوەی لەسەر وەکو باسم کرد لە ناو یاسی هەڵبژاردنیشدا کە وردیکەینەوە لەسەر مەسلەی خودی بازنەکانی هەڵبژاردن گرفتیان هەیە لەسەر ڕژەی پێکاتەکان و شوێنی جوغرافی گرفتیان هەیە ئەوانە گرفتن بەڕاستی لەسەر کۆتای ئافرەتانە ئیتر کۆمەڵێ بابەتی کە هەیە بەڕاستی ئەوانە حزب سیاسەکان هەر کەسەی بە شێوەیەک لێ پێوێت کە لە مەساڵحی حزبەکەی خۆی داوێت کورتی حزب هەیە لەگەڵ هەڵبژاردن نەبێ ئێمە نێت هەیە وەڵام دێتۆ ئەوەی کە دەخوێنینەوە بەڕاستی دەکرێت هەندێک حزبی سیاسی مەساڵحی لەگەڵ هەڵبژاردن نێ بەڵام ئێمە ملزم نیم هەندێکیان مەساڵحیان نییە ئیتر بێگومانەوە هەڵبژاردن بەشێکی لە مەساڵح و بۆ حزب سیاسەکان دەکرێت هەڵبژاردن بێنیانە نەخێر ئەو پەیوەندی بە حزب سیاسەکان بەڵام ئێمە ئەوەی کە ئەرکی ئێمەیە من لە کۆتەخەڵ دەمێ ئەوە بڵێن بەڕاستی ئەگەر بیانی هەڵبژاردنێکی باش بکرێت لە هەرێمی کوردستاندا ئەرکی سەرۆکاتی حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە لەم ساڵدا کەشێکی باش بێنە ئارا بووی هاوڵاتیان لە کەشێکی باشدا هەڵبژاردن بکەن ئەگینا ئەگەر بار و دۆخی ژیانی هاوڵاتیان تۆزە گۆڕانکاری تێدا نەکرێت بەتابەت لەم ساڵدا تەسەوڕ ناکەم بەشداری خەڵک بەشدارێکی یعنی زۆر باش بێ بۆ ئومێد دەکەین ئەو پەیامە بگات و جارێکی تر لەوە بگەن و هەموو لایەک هەست بە بەرپرسیارەتە بکەن بۆی کە بتوانین ئینشاڵڵا هەڵبژاردنێکی کە واقعی هەرێمی کوردستان لە قۆناغێکەوە بەرەو قۆناغێکی باشتر بەری و ئاسی خزمەت گوزاری ژیانی خەڵک خۆشتر بکە زۆر سپاس بۆ شێروان زرار گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کە لەگەڵ بۆ جەنابستان بۆ دەرفەت سپاس